پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا. ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ڕێزلێنان لە خەباتی هاوبەشی کۆمەڵە و کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشی کوردستان و ئێرانە لە جەرگەی خەباتێکی نەپسا و ماندوونە ناسانە لە دژی دەسەڵاتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامی و کۆنەپەرستانە. ئەم ڕۆژە هەروەها ڕۆژی هەڵکردنی ئاڵای سووری سۆسیالیزم و حکوومەتی کرێکاریە بۆ بنیادنانی جیهانێکی بێستەم و چەوساندنەوە. پیرۆز بێ 26 ڕێبەندان بژی ئازادی بەرابەری حکوومەتی کرێکاری. کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران.